بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤ لەگەڵمان من بۆ پێشکەشکردنی یەکێکی دیکە لە بەرنامەکانی کرێکار. تەوەری ئەم جارەی بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ لێکۆڵینەوە لەسەر جێگە و پێگەی بزوتنەوەی کرێکاری لە ناو بزوتنەوەی گشتی خەڵکی ئێران و کوردستاندا. پاش بیستنی هەواڵە کرێکاریەکانی ڕۆژانی ڕابردوو بۆ درێژەی باسەکەمان دێمەوە لاتان، هەروەها پرسیارەکانمان ئاراستەی میوانی بەرنامەکە دەکەین. کۆبوونەوەی ناڕەزایی شۆفێر تاکسیەکان لە بیجار. کۆمەڵێک لە شۆفێر تاکسیەکان لە بیجار بە مەبەستی ناڕەزایەتی بەرامبەر بە گراننەکردنی کرێ تاکسیەکان ڕۆژی سێشەممە 16 گوڵان لە بەردەم یەکێتی تاکسیڕانانی ئەم شارە کۆبوونەوە و خوازیاری زۆرکردنی نرخی کرێ تاکسیەکان بوون. بە پێی هەواڵی هێرانە، شۆفێر تاکسیەکانی شاری بیجار بەرامبەر بە نرخی کرێ تاکسی ناڕەزایەتیان هەبوو، خوازیاری زیادکردنی کرێ تاکسی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە بوون. شۆفێر تاکسیەکانی بیجار لەسەر ئەو باوەڕن کە کرێ تاکسی لە شارەکانی دیکە زیادی کردووە، بەڵام لە بیجار زیادی نەکردووە. لەم کۆبوونەوەیەدا ئەم بابەتە بە بەشداری نوێنەر و کۆمەڵێک لە بەرپرسانی دام و دەستگاکان لە یەکێتی تاکسیڕانان تاوتوێ کراو بۆ قەناعەتە گەیشتن کە تا دووە ئەنجام و ڕاگەیاندنی بڕیار لەلایەن بەرپرسانی پارێزگا و کۆماری ئیسلامی نرخی کرێ تاکسی گۆڕانی تێدا نەکرێت. ناڕەزایەتی ئەم شۆفێر تاکسیانە لە کاتێکدایە کە نرخی بەشێکی زۆری کەلوپەل و هەروەها بنزین و بەگشتی وزەکان لە ئێران هەڵکشاوە و ئەمەش قورسایی زۆری خستوەتە سەر خاوەن تاکسیەکان و تەنیا ڕێگەی دەربازبوون لەم قەیرانە بە گرانکردنی نرخی کرێ تاکسیەکان دەزانن. 26 لە سەدی لاوانی ئێران بێکارن. محمود گۆڵزاری جێگری کاروباری ڕێخستنی لاوانی ئێران بە ئاماژەدان بەوەی کە 1 لە 3 حەشیمەتی وڵات لاوان پێکی دێنن وتی نێوەنجی نرخی بێکاری لە نێوان لاواندا 26 لە 100دا. محمود گۆڵزاری ڕایگەیاندووە بە پێی سەرژمێری ساڵی 1390 هەتاوی 23 ملیۆن و 700 هەزار لاو لە ئاستی وڵاتدا بوونیان هەیە کە حەشیمەتێکی گەورەی هێز و کارتێکەری کۆمەلگا بە ئەژمار دێن. بە وتەی ناوبراو، نێوەنجی بێکاری لە نێوان لاواندا 15 لە 100 زۆرتر لە باقی تەمەنەکانی ترە و ئێستاکە ئۆستانی لۆڕستان زۆرترین نرخی بێکاری لە نێوان سەرجەم ئوستانەکانی تری ئێرانی هەیە. جێگری کاروباری ڕێخستنی لاوان جیابوونەوە یا تەلاقی وەک بابەتێک و کێشەیەکی جدی ناو لێبردووتی ڕێژەی جیابوونەوەکان لە چاو هاوسەرگیری لە ماوەی 3 ساڵی ڕابردوو 20 لە 100 زۆرتر بووە و ئەم ئامارە لە ئوستانی تاران و ئەلبۆرز 33 تا 35 لە 100 بووە. ناوبراو لە درێژەدا وتیشی بە پێی دوایین لێکۆڵینەوەکان نرخی هاوسەرگیری لە ساڵی 92 4.4 لە 100 داکشانی بووە و ئەمەش لە حاڵێکدایە کە 4.6 لە 100 جیابوونەوەکان پەرەی سندووە. هێرشی هێزە ئینتیزامیەکان بۆ سەر ئەندامانی ناڕازی تەعاونیەکانی مەسکەن. سەر لە بەیانی ئەمڕۆ کۆمەڵێک لە ئەندامانی چەند تەعاونی مەسکەنی شاریتاران لە بەردەم مەجلسی شورای ئیسلامی کۆبوونەوەی ناڕەزایەتیان وەڕێخست. بە پێی هەواڵەکان، کۆمەڵێکی بەرچاو لە ئەندامانی چەند تەعاونی مەسکەنی تاران وەک تەعاونی مەسکەنەکانی پەیوەند لەگەڵ زەویەکانی ناوچەی سۆهانەک لە بەردەم بینای مەجلسی شورای ئیسلامی بە نیشانەی ناڕەزایەتی کۆبوونەتەوە. هەواڵەکان باز لەوە دەکەن کە چەند خولەک لەمەو پێش بەهۆی پەرەسەندنی ڕێژەی ناڕازیان، هێزەکانی ئینتیزامی شاریتاران بە ئامانجی بڵاوپێکردن هێرشیان کردووەتە سەر ناڕازیان. نەبوونی هەلی کار و کێشەی کرێکارانی کۆچبەری سیستان و بەلوچستان. نوێنەری خاش، نوسرەتاباد و میرجاوە دۆخی هەلیکاری لە پارێزگای سیستان و بەلوچستانی لە ئاستی 0 وەسف کرد. بە پێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان، محەممەد ڕەزا پەشەنگ ڕیگی بە هەواڵنێرانی ڕاگەیاند سەنعەت لە پارێزگای سیستان و بەلوچستان بوونی نییە و لاوان و خوێندکارانی ئەم پارێزگایە زۆربیان بێکارن، بە شێوەیەک کە نرخی بێکاری لەم پارێزگایە سەرەوەی 40 لە 100دا. ناوبرا وتوێتی لە حاڵێکدا سیستان و بەلوچستان 1/11 لە پانتایی ئێران پێکدێنێت و پتانسیێلگەلێکی باشی بۆ سەنعەتی گەشتیاری، کانگای بەرد و وەرزێڕان هەیە، بەڵام سەبارەت بە خاڵە پۆزیتیڤ و بایەقدارەکان لە بەرچاو باقی ئوستانەکانی تر لە پلەی 28 یان خواردتردایە. ناوبراو لە درێژەدا وتی کرێکارانی کۆچبەری بەلوچ لە بەندەری ئەسەلوویە هەڵکەوتوو لە پارێزگای بوشێر لە دۆخێکی نائادڵانە بەسەر دەبن. ئەو کرێکارانە لە پرۆژەی نەوت و گازیەکاندا تەنیا بە شێوەی ڕۆژانە و بۆ کارگەلێکی دژوار وەک ڕاکێشانی کابڵ لە کاناڵەکان، قوڵنگ لێدان و یان کاروباری خاوێنکردنەوە وەردەگیردرێن.
لەو ماوەیەش کە کار دەکەن لە مافی یاسایی شوێنی حەسانەوە خواردنی ئێوارە و بەیانیان پێنادرێت. ئەو نوێنەرا وتیشی سەرەڕای ئەوەی کە کرێکارانی کۆچبەری بەلوچ بە ڕۆژکار کار دەکەن بەڵام چەند مانگجارێک هەقدەستیان پێدەدرێت و بیمەش نەکراون. گردبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی کارخانەی تەبریزکەف. کرێکارانی کارخانەی تەبریزکەف بەهۆی دواکەوتنی هەقدەست و کێشەکانی ئەو کارخانەیە کۆبوونەوەی ناڕەزایەتیان وەڕێخست. بە پێی هەواڵی هێرانە تەقی کەرەمی فەرمانداری مەرەند ڕایگەیاند پاش بە دوواداچوون سەبارەت بە کێشەکانی کرێکارانی کارخانەی تەبریزکەف هەقدەستی مانگەکانی سەرماوەز بەفرانبار ڕێبەندان و جەژنانە پێیان دراوە بەڵام هێشتا هەقدەستی مانگی ڕەشەمە و خاکەلێوەیان وەرنەگرتووە و گردبوونەوەی ئەم جارەیان لەم پەیوەندەدایە. تەقی کەریمی وتیشی کێشە ئابوووریەکانی وڵات تێچووی زۆری بۆ خاوەنکارانیش بەدواوە بووە و ئەم بابەتە لە هەڵسوکەوت و کردەوەیان کاتێکەری بووە. بەرزبوونەوەی 25% نرخی کرێتاکسی لە تاران. حسین کەریمی جێگری عمرانی ئوستانداری تاران ڕایگەیاند فەرمانداری تاران هەڵکشانی 25% نرخی کرێتاکسیەکانی تارانی پەسەند کردووە. بە پێی هەواڵەکان حسین کەرێمی وتوویە شۆرای شاری تاران بەرزبوونەوەی 25% نرخی کرێتاکسی شاری تاران لە ساڵی 93 هەتاویان پەسەند کردووە. بە پێی ئەو هەواڵە لە 16 گوڵانی ساڵی 1393 هەتاوی بەرزبوونەوەی کرێتاکسیەکانی شاری تاران بەکردەوە دەردێت. ئەو پەسەندکراوە لە شارەکانی دیکەی سەر بە پارێزگای تاران پاش پەسەندکردنی لەلایەن شورا و فەرمانداریەکان جێبەجێ دەکرێت. بەرزبوونەوەی نرخی کرێتاکسی لە شاری سنە. سەرۆکی کۆمیسیۆنی بودجەی شورای شاری سنە ڕایگەیاندووە بە پێی ڕەزامەندی فەرمانداری کرێی گواستنەوە لایەن تاکسیڕانانی شاری سنە تا کۆتایی ئەم حوتووە 25 تا 30% بەرز دەبێتەوە. بە پێی هەواڵەکان جەلال شەریعەتی شەوی شەممە 12 گوڵان و لە پەراوێزی کۆبوونەوەی بودجەی شاری سنە ڕایگەیاند باسی بەرزبوونەوەی نرخی کرێتاکسی لە سنە لە چەندین کۆبوونەوە بە بەشداری ئەندامانی شورای شار و نوێنەرانی شارەداری، ئۆتۆبوسڕانی، تاکسیڕانی و ئاژانسی گواستنەوەی شاری سنە خراوەتە بەرباس و لێکۆڵینەوە. شەریعەتی جەختی کردەوە هاوکات لەگەڵ ڕەزامەندی فەرمانداری کرێی گواستنەوەی تاکسیەکانی شاری سنە تا کۆتایی ئەم حوتوویە 25 تا 30% بەرز دەبێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە ماوەیەک لەوە پێش شۆفێر تاکسیەکانی شاری سنە بە گرانبوونی نرخی بنزین دەستیاندا بووە مانگرتن. گردبوونەوەی ناڕەزایی کرێکارانی خانەنشینکراوی نەساجی مازەندەران. کۆمەڵێک لە کرێکارانی خانەنشینکراوی نەساجی مازەندەران لە ناڕەزایەتی دەربڕین بە نەدانی 4 ساڵ سەنەواتی کۆتاییکار و موچەی مانگانیان لە بەردەم بینای مەجلیس کۆبوونەوە. بە پێی هەواڵەکان ئەو کرێکارانە کە ڕێژەکەیان پتر لە 100 دەبێت خوازیاری چاوپێکەوتن لەگەڵ نوێنەرانی مازەندەران بوون بەڵام تا ئێستا ئیزنیان پێ نەداون کە لەگەڵ ئەو نوێنەرانە چاوپێکەوتنیان هەبێت. سعید ئیبراهیمی نوێنەری کرێکارانی نەساجی مازەندەران ڕایدەگەیەنێت سەرەڕای ئەوەی کە زیاتر لە 1 ساڵە بەسەر دەستپێکردنەوەی چالاکیەکانی ئەو کارخانەیە تێدەپەڕێت هێشتا سەنەوات و موچەی تەواوی کرێکارانی خانەنشینکراو پێیان نەدراوە. ئاستی بڕەپارەیە کە کارخانەی نەساجی مازەندەران بە کرێکارانی خانەنشینکراوی خۆی قەرزدارە بە شێوەی نێوەنج بە هەر کرێکارێک 3 تا 20 ملیۆن تمەن قەرزدارە. گیان لە دەستدانی کرێکارێکی خەڵکی کامێران لە هەرێمی کوردستان. کرێکارێکی دانیشتووی ئاوایی پەنێرانی شاری کامێران بەهۆی ڕووداوی کارەوە لە هەرێمی کوردستان گیانی لەدەستدا. بە پێی هەواڵی ڕێکخراوەی کرێکارانی کۆژبەر ڕۆژی شەممە 13 گوڵان کرێکارێکی دانیشتووی ئاوایی پەنێرانی سەر بە شاری کامێران بە ناوی یونس ئەحمەدی تەمەن 30 ساڵ کە بە مەبەستی کارکردن ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو لە ناوچەی سیتەکی سەر بە شاری سلێمانی لە کاتی چاکردنەوەی ئامرازی برق تووشی ڕووداوی کاری دێت و دەست بەجێ گیانی لەدەست ئەدات. جێگەی ئاماژەیە بەهۆی نەبوونی هەلیکار و ڕێژەی بێکاری بێژمال لە کوردستانی ڕۆژهەڵات دانیشتوانی شارە جیاجیەکانی کوردستانی ڕۆژهەڵات بە مەبەستی کارکردن و دەستخستنی بڕەپارەیەک بۆ بژێوی خۆیان و بنەماڵەکەیان ڕوو دەکەنە هەرێمی کوردستان.
ئەمەش لە حاڵێکدایە کە کێشە و دژواری گەلێک وەک دۆزینەوەی کار، شوێنی حەسانەوە، ئیقامەت و دەیان کێشەی دیکە لە کوردستانی باشوور ڕوبەڕوویان دەبێتەوە و کەم تەرخەمی خاوەنکار و بە کرێکاری بیانی سیرکردنی کرێکارانی کۆچبەری کورد یەکێکی دیکە لە گرفتەکانیانە. کۆبوونەوەی ناڕەزایی خەڵک لە بەرامبەر ئیدارەی تەعاون کار و ئاسوودەیی کۆمەڵایەتی قوڕوا. کۆمەڵێک لە ئەندامانی تەعاونی چواردەی مەسکەنی قوڕوا بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی تەعاون کار و ئاسوودەیی دابینی کۆمەڵایەتی خوازیاری بەدوادەچوون بۆ دۆخی مەسکەنی مهری شارەکەیان بوون. بە پێی هەواڵەکان کۆمەڵێکی بەرچاو لە ئەندامانی تەعاونی مەسکەنی مهری چواردەی قوڕوا لە ناڕەزایەتی دەربڕین بە دوو بەرابەربوونی پشکی پوڵی ئەندامان، بەرپێگرتن بە چوونەناو واحیدەکانی خۆیان و زانیاری نەدان لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی پرۆسەکە و هەتا دوایی بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی تەعاون کار و ئاسوودەیی کۆمەڵایەتی خوازیاری بەدواداچوون و تەسلیمکردنی واحیدەکانیان بوون. بەپێی ئەو هەواڵە ناڕازیان ڕایان گەیاندووە بە پێی گرێبەستی سەرەتایی لە کاتی ناونووسین بڕیار بووە کە واحیدەکان بە تێچووی کەمتر لە 12 ملیۆن تمەن تەسلیمی ئەندامانی بکرێت، بەڵام ئێستا خوازیاری بڕی 22 ملیۆن تمەنن و هەروەها بەهۆی کەمتەرخەمی لە چۆنیەتی بەڕێوەبردننی پرۆژەکە دەیانهەوێت زەرەرەکان لە ئەندامان وەربگرن. بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤ هەروواکە لە سەرەتا ئاماژەم پێکرد تەوەری ئەم جارەی باسەکەمان تەرخان کردووە بۆ جێگە و پێگەی ئێستای بزوتنەوەی کرێکاری لە ناو بزوتنەوەی گشتی ئێران و کوردستاندا. بەم مەبەستێش میوانداری ئاواتی قوڕیشی کادری کۆمەڵەمان کردووە. کاوات بخێرێت. سلااو بۆ بەڕێزتکاری مێدیار و هەسلااو بۆ بینەرانی عزیزی ڕۆژهەڵات تیڤ بەختەوەرم کە لە بەرنامەکەی بەڕێزدا بەرنامی کرێکار هەموو هەروەها جارێکی دیکاتومەتەوە بەر کامێراتیش بین و خۆشەویستەکانی ڕۆژهەڵات تیڤ. خێرێت. کاوت وەگە پرسیاری یەکەم مختصات و هەڵکەوتەی ئێستای بزوتنەوەی کرێکاری لە ئێران و کوردستان کامانن و لە ئەسڵا لە بنەڕەتدا بوونی بزوتنەوەی کرێکاری چه ئەهمیەتێکی هەیە؟ بەڵێ بۆ گەیشتن بە جوابێکی ڕۆشن لەو بارەیەدا پێویستە کە سەرەتا من پێم وایە لە کولەوە بچین بۆ یعنی لە گشتیەتێکی گەورەترەوە کە باز لە خواست و ئاعترازەکانی سەرتاسەری و جۆرەکانی بێت لە ئێراندا، جا ئەو جارەکانێ باسەکە پشکێنین و وردە شۆڕ بینەوە و بگەین بە بزوتنەوەی کرێکاری و ئەهمیەت و جێگە و پێگەکەی لە ئێران و لە کوردستاندا. ئەگەر سەرنج بدەی ئەنواع و جۆری خواست هەیە لە سەرتاسەری ئێراندا، لە جۆغرافیای بەرینی ئێراندا بۆ وڵاتێکی پانوبەرینی دیکتاتۆر لێدراوی خۆشینەدی و وڵاتێکی کە ئێستا ڕژیمێکی پاوانخواز و دژە پێشکەوتن و دژە ئازادی وەکو کۆماری ئیسلامی لەسەرکارە تەبیعیە کە ئەنواع و ئەقسامی خواست دەبێت. سروشتیە ئەمە تۆ تەماشا کە لە جۆغرافیای ئێران هەر لە خوارێەوە لە ئاخرین مەوردەکانیەوە سەرنج بدە خواستی خەڵکی بەلوچستان. ئەمن نامەوێت لێرەدا مەسەلەی گروپێکی پاشەڕۆی وەکو جێش العەدلی بەلوچستان بێنم هاوتایکەم لەگەڵ باقی خواستەکان و باقی تەورەکانی دیکەی بزوتنەوە و خواستی خەڵکی ئێران، بەڵام مەبەستم ئەوەیە کە یەکشت بڵەمەش ئەوەیە کە لە سەرتاسەری ئێراندا ئەنواع و ئەقسامی خواست هەیە. لەوە بگرە کە خواستی کە لە کاردانەوە بە ستەمێکی مزاعف کە بۆ سەر خەڵکی و ناوچێ هەیە، بەڵام متاسفانە لە قاڵبێکی ئاینیدا متەبەلور بووە لە حاڵتێک تونند و تیژیدا خۆی دەنوێنن بەداخەوە. لەوە بگرە هەتا دێ ئوستانە سەروترەکان، هەتا دێ خوراسان، هەتا دێ گیلان و ڕەشت و مازەندەران، هەتا دێ ئازربایجان، هەتا دێوە بۆ کوردستان و دوایش دەچیەوە بۆ مەرکەزی ئێران، بۆ تاران، بۆ پارێزگا ناوەندیەکان. تەماشا دەکەی لە هەر کامی بە جۆرێک و لە قاڵبێک و لە چوارچێوەیەکدا چەشنێک لە خواستەکان هەیە. لە هەندێک جێگا کاردانەوەی بە تەبعیزی ئاینی، لە هەندێک جێگا کاردانەوەی بە ئاپارتایدی ڕەگەزی و جنسی، لە هەندێک جێگا کاردانەوەیە بە ئەو ستەمانەی کە بۆ سەر کەمایەتی نەتەوایەتیەکان دەکرێت، لە هەندێک جێگا کاردانەوەیە بە نەبوونی دێمۆکراسی. دەزانی مەبەستم ئەوەیە بڵێم کۆلێکسیۆنێک لە خواست هەیە لە ئێراندا. ئەم خواستانە لە قوڵاوی زەین و بیری خەڵکی ئێراندا ڕیشەی هەیە.
با ئێستاش متەبەلور نەبوو بێت و ڕەنگدانەوەی نەبێت و کاردانەوەی نەبوو بێت وەکو بزوتنەوەیەک ببینین کە خەڵکی لەسەر شەقامە. بەڵام هەر کامێک لەم خواستانە وەکو ئاوات و ئارەزوو وەکو چەشنێک لە ئاعتراض لە ناخ و لە هەناوی خەڵکی ئێراندا بە بەرینایی جۆغرافیای ئێران ڕیشەی هەیە. باشە خواستی کرێکاریش لە نێو ئەم خواستانەدا لە نێو ئەم بەرە و جبهەی خواستە گشتیانەدا لە ئێران هەرچەندە کە سەرکوبیش کراوە یەکێکە لە خواستەکان. بەڵام چ ئەم خواستی کرێکاریە کە خاوەنی مێژووی خۆیەتی لە مێژووی ئێراندا لە کاتی هاتنیەوە خاوەنی فەراز و فرودی خۆیەتی خاوەنی هەڵکشانداکشانی خۆیەتی لە مێژوودا چ ئەمە چه خواستەکانی دیکە ئێمە دەتوانین بە بزوتنەوە نێو ببین یان بە بزوتنەوە نێوی نەبین. ئەمە لێرەدان پرسێکە کە من پێم وایە لە نێوان پرسیارەکانی تۆدا دەوێت بۆی بگەڕێنەوە وەڵامی پێ بدەینەوە. کەی دەتوانین بڵین لە ئێراندا بزوتنەوەی کرێکاری هەیە؟ ئایا ئەو خواستێک کە ئێمە لە سەرەتاوە باسمان کرد بووە بە بزوتنەوە؟ چ لە نێو خواستە کرێکاریەکاندا چ لە نێوان خواستەکاندا بۆ ئازادی دموکراسی چ لە نێو خواستەکاندا بۆ پرسیینەتەوایەتی خەڵکی کورد خەڵکی ئازەری خەڵکی عەرەب خەڵکی بەلوچ کاتێک دەتوانین بڵین هەر کامێک لەو خواستانە و بە تایبەت پرسی کرێکاری کە ئێستا جێگای باسی ئەمەیە بووە بە بزوتنەوە کە خاوەنی پێناسەکانی بزوتنەوە بێت. ئەمن دیارە ئەمە قسەی هەر من نییە، منیش بە دوواداچوونی بیر و بۆچوونی خەڵکی لێزان و شارەزای باسەکە دەکەم. ئەوەندەی من بە دوواداچوونم کرد بێت خەڵکی خاوەنڕا و پسپۆر لەو بارەیەدا ئەو وەزعیەتەی ئێستای کرێکارانی ئێران بە لەحاظی ئاعترازی بە بزوتنەوە نازان بەداخەوە. لەوانەیە بە کۆمەڵێک حرەکەتی کرێکاری پێناسەی بکەن کە بە شێوەی پەراکەندە لە هەندێک جێگا قەوی لە هەندێک جێگا زەعیف بروس خۆی پیشان دەدا لە قاڵبی بۆنەکانی ڕۆژی کرێکاردا لە قاڵبی مانگرتنهای پەراکەندەی لە سەر تاسەری ئێراندا لە مرکز لە شوێنەکانی دیکە بۆ هەندێک خواستی کرێکاری وەکو حەقدەست وەکو کۆمەڵێک مەزایای دیکە. بەڵام ئەمانە کافی نییە، ئەمانە تەواو نین، هەموو مەرجەکان نین بۆ ئەوەی کە پێی بوترێ بزوتنەوەی کرێکاری. لە ڕای پسپۆرانی بوارەکەدا و ئەوەندەی ئەمنیش بە دواداچوونی ڕاو نەزەری ئەوانم کردبێت ئەوان پێیان وایە کە بزوتنەوە کۆمەڵێک پێناسی هەیە. یەکێک لەوانە ئەوەیە کە خاوەنی ئۆرگانیزمێک بێت، خاوەنی ڕێکخستنێک بێت، هاوکات لەگەڵ سیاسەتی لەسەر سیاسەتی ڕۆژمەرە کاریگەریدا بنێت، ڕێکخستنی ببێت، لەوە بەرچاوتر بێت کە ئێستا هەیە و حتا تەشکیلاتی هەبێت. بەم پێوە بۆ پێناسانی کە ئێستا هەیە لەوانەیە دۆخی کرێک ئەڵبەتە ئەمە هەمووی ئەمانە لەگەڵ ڕێز و لەگەڵ احترام بۆ چالاکی فعالانی کرێکاری بۆ ئەو هەموو ئازار و شکنجەی کە ڕۆژمەرە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا تووشی دەبن، بۆ ئەو هەموو خەباتەی کە هەیەن و بێوچانن بەڕاستی یەکێک لە فاکتۆرەکانی کە مەیدانی مبارزەی لە ئاستی ئێراندا چۆڵ نەکردووە بەڕاستی چالاکانی کرێکارین. ئەمە هیچ قسەیەکی لەسەر نییە. بەڵام بە هەمووی ئەوانەوە بە کۆمەڵێک دلیلی لەو چەشنە خەڵکیش خاوەنڕا پێی وایە کە ناکرێت بەمە بوترێ بزوتنەوە. بۆچیش ئاوا ماوەتەوە نازانم پێویست بێت لە درێژی پرسیارێکی تۆدا وەڵامی پێ بدەمەوە یان نا، بەڵام بۆ ئەوە دەگەڕێتەوە لە بەرابەر ئەو خواستانەدا کە کوتمان لە ئێراندا بەگشتی لە شێوەی جۆراوجۆر و هەمەگانی بەڵام بە شێوەی ناهەماهەنگەیە لەبیرمان نەچێت بۆیش بزوتنەوەی کرێکاری هەواز دۆخی کرێکاری ئێستا بزوتنەوە حساب ناکرێت چون چەشنێک لە ناهاوەهەنگیش تێدایە. یەکێک لە خاسیتەکانی بزوتنەوەیە کە هاواهەنگ بێت لە حەولی خواستێکی مشترک. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە لە پاڵ ئەم هەموو خواستەدا کە باسمان کرد دژە خواستیش هەیە لەلایەن دەوڵەتێکی تۆتالیتێری کە ئەنوا و ئەقسام ئەبزاری بەدەستەوەیە بۆ ئەوەی کە ئەم خواستانە هەر هەمویان و هەر یەکی بە شێوەی خۆی سەرکوب بکات. فریایەوە کەوتووە بزوتنەوەی کەمایەتی نەتەوایەتیەکان سەرکوب بکات، فریایەوە کەوتووە بزوتنەوەی ئەو بزوتنەوانەی کە ئەو خواست و اعتراضانەی کە بە نیسبەت ئاپارتاید و هەڵاواردنی ئاینیەوە هەیە سەرکوبیان بکات، دەوانەی کە بە دوواداچوونی مافەکانی ژنان، خوێندکاران، سینفەکانی دیکە مەعەلیمان، توێژەکانی دیکە دەکەن. فرێ سەرکوبی هەر هەمویان دەکەێت بۆنی ئەبزارێکی سەرکوب و دەستگایەکی تێرۆر و وەحشەتەوە کە هەیەی. لە بەرابەر ئەم خواستانەدا مەبەستم ئەوەیە کە بڵێم دژەخواست و دەستگایەکی تۆتالیتێریش هەیە کە ڕێگەیان پێنادات باڵا بکەن و من جملە بە شدەت ڕێگە نادات کە بزوتنەوەی کرێکاری بە دلیلی کۆمەڵێک حساسیەتی کە لەسەری هەیە بێتە ئاراوە بێتە مەیدانەوە باڵا بکات، خۆی بنوێنێت، پەلوپۆ بکات. یەکێک لە هۆکارەکانی ئەوە بووە. وەکو ئەهەمیەت
دیسانەکانێکە بەشێک بوو لە پرسیارەکەی ئێوە دەتوانم بڵێم بزوتنەوەی دێموکراسی خوازی، بزوتنەوەی ملی، داخوازی مافی توێژەکانی دیکە، داخوازی مافی ژنان، داخوازی دموکراتیکەکان بەبێ داخوازی کرێکاری، بەبێ فاکتۆری کرێکاری هەمووی ئەم خواستانی دیکە کە دەمیان لێو دەدرێ و باسییان دەکرێت کافی نین و کامڵ نین. بزوتنەوەی کرێکاری لە زۆر حاڵەتدا دەتوانین کاتالی زۆرێک و هاندەرێکی لە ناکاو بێت بۆ گەشەکردنی باقی بزوتنەوەکانی دیکە پاڵ پشت بێت. ئەمە تەنیا نە هەر لە بزوتنەوەدا، لە ڕەوتی گەشەی کۆمەڵایەتیدا پرسی کرێکاری و بزوتنەوەی کرێکاری یەکێک لەو فاکتۆرانەیە کە ئەنوا و ئەقسام ئەهەمیەت و کاریگەری و تایبەتمەندی خۆی هەیە. بەڵێ سپاس. هاوڕێ ئەوات لە کوردستان و لە ناو بزوتنەوەی کورددا خواستەکانی کرێکاری کامانن، چ خواستەگەرێکیان هەست و هەروەها لەگەڵ باقی خواستەکان ئایا قابلی مۆتۆر بەکردن هەن یان بە پێچەوانە دژایەتی لە نێوان پرسی کرێکاری و خواستەکانی دیکەدا هەیە لە کوردستان؟ بەڵێ زانی شوێنی کاک مێدیم دیارم ماوەی لەو پێشی لە بابەتێکی دیکەدا لەم بارەیەدا هەروە دیسان لەگەڵ هاوڕێیان قسەمان بووە و ئیتفاقەن ئەم پرسیاری جەنابەت بەشێکە لە دەغدەغەی خودی ئەمنیش. هەوڵێکی کلاسیک و سنەتی هەیە بۆ ئەوەی بڵێ لە کوردستاندا ئەساسەن لە بنەڕەتدا پرسی کرێکاری فعلەن بێمعنیە. با بزوتنەوە چەند مەرحەلەیی بێت، بزوتنەوەی گشتی خەڵکی کوردستان، لە مەرحەلەکانی دیکەدا پرسی کرێکاریش بێتە ئاراوە ئیشکالی نییە. بزانی یان دەنا هەندێک جار بەرخوردێکی فوبیایی بە پرسی کرێکاری دەکرێت لە کوردستاندا. هەندێک جار لە ڕوانگەی ڕقابەت‌های حیزبیەوە و ئەوەش بڵێم کە تایبەتەن لە ڕوانگەی ڕقابەت لەگەڵ حیزبە چەپەکان لە سەروی هەمویانەوە کۆمەڵەوە لە داخی ئەگەرچی من ئەوە بە حەقی هەموو حیزبێکی دیکە و هەموو خاوەن بیرڕایەکی دیکە دەزانم کە دژایەتی کۆمەڵەش بکات، دەزانی یان خاوەن کەسێک کە خاوەن و لایەنگری هەر بیرۆکەیەک بێت بۆی هەیە لە کۆمەڵگای خۆیدا ڕقابەت بکات. بەڵام نە لەو ئاستەدا کە پرسێکی گرنگی وەکو پرسی کرێکاری ئەمن بێنم لە ڕقابەتی خۆم لەگەڵ حیزبێکی سیاسیدا نادیدەی بگرم یا سعی بکەم پاڵی پێوە بنێم بیخەمە حاشیەوە، یان دەنابێنم لە ئاستی کۆمەڵگادا لە کەمبوونی ئاستی ڕۆشنگەری لە نێو لایەهای پەراکەندەی کۆمەڵگادا، لە نێو لایەهای خوارین کۆمەڵگادا وەک شتێک کە لە مێژووی سێدە و چواردەی ڕابردووی کوردستاندا ڕوویداوە بێنم کەڵک وەربگرم لە نێو ئەوەندە فوبیا لە پرسی کرێکاری دروست بکەم، ترس لە پرسی کرێکاری دروست بکەم، بڵێم ئەگەر باسی کرێکاری بکەی بە معنای ئەوەیە کە تۆ دژایەتی خوددا دەکەی. دەزانی ئەگەر باسی کرێکاری بکەی دەزانی بە چ معنایە؟ بۆ معنایە کە هیچ کەس حەقی نییە مەسەلەن بۆ وێنە لە ئاستێکی مشەخص و دیاریکرا زیاتر هیچی هەبێت. سەبحەینی ڕۆژ چالاکانی کرێکاری ئەساسەن ئەمە جۆرە دژایەتیکردنی بیری چەپە. چالاکانی چەپ ئەوانە دێن بە شمشیرێکی عەداڵەت هەر هەمووی یەک میزان دەکەنەوە بە قەدێکی لێ دەکەنەوە. ئەگەر وەشۆن پرسی کرێکاری بکەوی مەجبوری وەشۆن پرسی ژنانیش بکەوی و لەم ڕێگایە و ناموس و شەرەفت دەڕوە. دەزانی تحریککردنی عنسورە ارتجاعیەکانی کۆمەڵگا لە عەلەیهی واقعیەتێکی مەوجودی اقتصادی کە هەیە و لە چوارچێوەی تەبەقەدا و لە پێناسی تەبەقەدا ئێمە هەمانە و دەیبینین و دەیناسین. بەداخەوە ئەمەی کە باسم کرد بەرخوردێکی سنەتی و کلاسیک بووە کە لە 3-4-5 دەی ڕابردوودا لەوانەیە 4 و 3 دەی ڕابردوو زیاتر لەگەڵ ئەم خواستە واقعی کۆمەڵگا کراوە لە کوردستاندا. بەداخەوە لە گیرودار و کەش و قەوسەکاندا یا لە چێشمەچێش و ململانەی ڕەوتە سیاسیەکاندا ئەمن ناڵم هەر هەمووی بەرەی ڕاستی کۆمەڵگا یا بەرەی سنەتی کۆمەڵگا مقەسرە، بەڵام لە زۆر جاریش چەپێکی سەرڕقی کوردستانیش مقەسر بۆ لێرەدا. بەداخەوە چەشنێک لە زەمینەی ئەوە فراهەم دەکەن کە ئەو پرسە گرینگە کە پرسی چینی هەژاری کۆمەڵگا بێت و لە چوارچێوەی بزوتنەوەیەک لە چوارچێوەی جوڵانەوەی خۆیدا لە چوارچێوەی خواست و سندیکا و تەشەکولی خۆیدا بکەوێتە پەراوێزەوە نێڵن باڵا بکات و بەرخوردی سیاسی پێ بکرێت. ئەم مەبەستم لەو قسانی کە کردم لەو بارەدا ئەوەیە کە
ئەو شتێک لێنێ پرسیارەکەی جەنابەتدا هەیە بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە چەشنێک لە هێزی پاڵپێوەنەر و بۆ حاشیە پاڵپێوەنانی بزوتنەوەی کرێکاری لە کوردستاندا با هەیە بەڵام ئەوە تەنیا سیاسەتە لەسەر ئەرزی واقعوانیە لەسەر ئەرزی واقع هەژاری هەیە لە کوردستاندا لەسەر ئەرزی واقع کوردستان ئەمە ناڵم وڵاتێکی پێشکەوتووی سەنعەتی وەشان لە شانی وڵاتی پێشکەوتوەکان دەدات و چینی کرێکارێک و چینی یەکی تەبەقەی خوارەوەی بەو شێوە مۆدێرنە هەیە کە لە وڵاتی پێشکەوتوەکان دەبینرێت بەڵام فەقر هەیە لە کوردستان کولیە فرۆشتن هەیە منداڵانی سەرشەقام هەیە منداڵانی کار هەیە لە شارەکانی کوردستاندا کۆمەڵێک دیاردەی دزێوی کە بەرهەمی پێشکەوتنن چون پێشکەوتنیش ئەگەر دێت کۆمەڵگا پیچی لێ دەکاتەوە لەگەڵ پیچی دەکردنی کۆمەڵێک کێشەی خۆشی دێنێت خۆوانی ئەگەر کۆمەڵگا پێشکەوتوو بووە کێشەی نامێنێت کێشەکانی پیچی لێ دەبنەوە اتفاقاً کۆمەڵێک دیاردەی ئاوا لە کوردستاندا دەبینرێت دروستە کەشاوەرزی مەسەلەن بۆ وێنە میکانیزە بۆ لە ئێران بەڵام وە لە کوردستان بەڵام خۆ فەقری لە بین نەبردووە خۆ برسێتی خەڵک لە ناو نەچووە خۆ تەبەقەکانی خوارەوەی نەهێناوەتە سەرەوە ئەو پێشکەوتنانی کە سریەک پێشکەوتنی زاهری کە لە لایەکانی سەرەوەی کۆمەڵگادا دەیبینین مەبەستم ئەوەیە کە بەگشتی بڵێم بزوتنەوەی کرێکاری لە کوردستاندا شتێکی ناپێویست نییە ئایا ئەم بزوتنەوەیە ئایا خواستەکانی ئەم چینە هەژارە لە کوردستاندا لەگەڵ باقی خواستەکان بۆ دێمۆکراسی و بزوتنەوەی ئەگەرچی ئەمن لە بیرم چوویژەوت پێ بڵم کە پرسی نەتەوەی لە کوردستانیشدا شاملی ئەو خەسڵەتە نابێت کە پێی نەڵێ بزوتنەوە پرسی نەتەوەی لە کوردستاندا بزوتنەوەی و ئایا خواستە کرێکاریەکان و خواستە چینایەتیەکان لە کوردستاندا مزاحمە بۆ خواستی نەتەوایەتی و بزوتنەوەی نەتەوایەتی کێستا لە ئارادایە و بزوتنەوەی دێمۆکراسی خوازی هەم لە ئاستی لۆکاڵی کوردستانیەکەیدا هەم لە پێوەند لەگەڵ بزوتنەوەی سەرتاسەریدا ئایا ئەمە خواستەکانی ئەوان دەبڕێت دژایەتیان دەکات بە هیچ شێوەوانی اتفاقاً دەوڵەمەندی دەکات مێژووی چەپ لە کوردستاندا بە پێی خەسڵەتی پێشکەوتوانەی خۆی ئەگەر هاتووە بزوتنەوەی کوردی دەوڵەمەند کردووە اتفاقاً خواستەکانی خەڵکی لە دێمۆکراسیدا ڕادیکاڵتر کردووە و کۆمەڵێک فۆرمول و سنەت و شێوە و مێتۆدی پێشکەوتوانەتریشی اتفاقاً هێناوەتە نێو بزوتنەوەی خەڵکی کوردستان و بە دواداچوونی مافەکانیان بەڵێ سپاس کە ئاوات گرفتە سەرەکیەکانی سەر ڕێگای بزوتنەوەی کرێکاری کامانن و لەم قۆناغەدا کرێکاران و چالاکانیان حەزب و ڕێکخەرانی کرێکاری دەبێت چی بکەن؟ بەڵێ کاک مێدی چ بە نیسبەت بزوتنەوەی کرێکاریەوە واتەم بەستم بە نیسبەت خواستەکانی تەبەقەی خوارەوەی کۆمەڵگاوە چ بە نیسبەت بزوتنەوەی نەتەوایەتی خوێندکاری ژنان خواستی باقی چین و توێژەکانی کۆمەڵگا بە نیسبەت هەموو جوڵە و هەموو اعترازێکەوە کە لە ئێراندا هەیە فاکتۆری سەرکوت بەداخەوە لەبارەی هەر هەمویاندا ڕاستە بۆ ئەوەی کە نایاڵە گەشە بکەن و باڵا بکەن تۆ تەماشاکە بزوتنەوەی کرێکاری لە کەش و فەزایەکی دێمۆکراتیکدا زۆر بە ئاسانی باڵا دەکات زۆر بە ئاسانی کاری ڕۆشنگەری مۆیەسەرە زیاتر ئیمکانی بۆ دەڕەخسێت لە کەش و هەوایەکی دێمۆکراتیک کراوەدا سەرکوت شتێکە بەداخەوە لە ناخی هەر جوڵەیەکی ئەترازیدا وەکو ترسێک و وەکو تۆقانێک بووتە شتێکی نەهادینە هێندە دوور نەکەوتوینەتەوە لە هێرش بۆ سەر بەندی 350 زیندانی ئەوین تەماشاکە ئەو فاجعەیە بەداخەوە نەبووە هۆی ئەوەی کە شەقام بجوڵێ نەبووە هۆی ئەوەی کە 2000 نەفەر هەستێ بچێت لە شوێنێک تەنیا یەک پلاکارت هەڵێنێ لە بەرامبەرێکێک لە ئیدارات دیکێک لە ناوەندەکانی دەسەڵات و سەرکوتی کۆماری ئیسلامیدا مەبەستم ئەوەیە بڵێم سەرکوت بووە بە بەشێک وە قبوڵکردنی سەرکوت بەداخەوە لە دەروونناسی مبارزە لە ئێراندا بووە بە شتێکی قبوڵکراو ئۆپۆزیسیۆنێکی پەراکەندە بە تایبەت پەراکەندە مەبەستن ئۆپۆزیسیۆنی سەرتاسەریە زۆر ڕاحەت لە پەنای ئەوە بە کۆمەڵی کاری ڕەسانەی دەگوزارێ شەقام خۆی دەشارێتەوە لە شتەکە ئەو فاجعە گەورەیە ڕوودەدات بەڵام بە چەندانە هەواڵ و تیتری ڕۆژنامەی و ئەوە کۆتایی پێدێت باشە ئەوە سەرکوت
ئەوە یەک نمونەی هەر لە مۆردی کرێکارانەوە هەندێک پێ نەچوو کە بەبوونەیەکی مەیەوە ئەو هەموو خەڵکە کرێکاریان لە شارەکانی بچ هەم لە تاران هەم لە بروجێر لە بەشێک لە کوردستان لە کەرەچ هێنانن بەرخوردی فیزیکیان حتا پێکردن دەزانی سەرکوتیان کردن ئەمە لە لایەکی دیکەوە بەتایبەت لە مۆردی بزوتنەوەی کرێکاریدا حساسیت های تایبەتی دەستگای کۆماری ئیسلامی هەیە بەتایبەت دەم وەزیرەی ئێستای کار ڕەبیعی ئەمە بۆ خۆی کەسێکە زۆر شارەزایە و زۆر باش دەزانێت کە ئەگەرچی بزوتنەوەی کرێکاری ئێستا ڕەنگ و لە ئاوی نییە بەو سوورەتە بەڵام چەندە مەترسیدارە ڕاپەڕینی برسیەکانی ئێران لە دژی دەستگای دەسەڵاتی دیکتاتۆری ئەم حکوومەتە چون پەرسی هەژاری و پرسی نەداری و پرسی بێکاری لە هەموویدا پرسی خەڵکی هەژار لەو نقطە ترسانەی کۆماری ئیسلامی ئەگەرچی لە ڕەسانەکاندا زۆر دەنگدانەوەی نییە ئەگەرچی بزوتنەوە چالاکەکانی زۆر شیک نین وەک بزوتنەوەکانی دیکە لۆکس نین دەزانی زۆر سەرنج ڕاکێژ نین زۆر جوانکیلە نین بەڵام زۆر کاریگەرە بزوتنەوەی خەڵکی هەژار لە دژی ئەم ستەمانی کە بەسەر خەڵک دەدەڕەوە بەتایبەت هێناوێتی زۆر ئەمی کۆنتترۆل کردووە خانی کارگەری بۆ دروست کردووە شوڕای ئیسلامی کاری بۆ دروست کردو ئەمانە هەموو ئەبزارن بۆ کۆنتترۆل ئەمانە هەموو ئەبزارن بۆ لە قەفەسکردنی ئەو سێڵاوەی کرد لێ دەترسن هەر لە حزبێتە ئاراوە دەزانی لە قەفەسکردنی ئەو تۆفانە بە هەر حاڵە من ناڵێم تەمام نییە بڵێم سەرتاسەری پرسلی ئێران و سەرتاسەری مەسەلەی خواستەکانی ئێرانەر هەمویان زەمیمەی پرسی کرێکاری و لە هەمویان زیاتر مەسەلەی کرێکاری مەترحە من ئەبەدەن نامێ ئەوە بڵام هەمووی خواستەکانی دیکەن هەموو بزوتنەوەکانی دیکە هەن و لەگەڵ بزوتنەوەی کرێکاری تەواوکەری یەکترین و مەبەستمەوە نییە بڵێم تەواوی فکوسی کۆماری ئیسلامی لەسەر ئەمانە ئەوانی دیکەی وێڵ کردو بە خەیاڵی خۆیان لە عەرسەی کۆمەڵگادا ئازادن دەتوانن کار بکەن مەبەستمەوە نییە مەبەستمەوەی بڵێم ئەهەمیەتێکی یەکجار زۆری هەیە حتا بۆ دەستگای سەرکوت مەسەلەی کرێکاری بۆیە ئەمە یەکێک لە ڕێگرەکانیەتی و بۆ بەرپەرزدانەوەی ئەوە بەڕاستی تەلاشی زۆر پێویستە خۆڕێکخستنی کرێکاران یەکێک لەو ئامرازانەیە کە دەتوانێت یارمەتی دەربێت متوربەبوونی لەگەڵ پێمابێ لە پرسیارێکی خۆشت دابوو ئەمە لەگەڵ باقی وزوتنەوەکان تۆ تەماشاکە من بیرەوەریەکان یەکێک لە چالاکانی کرێکاریم دەخێندەوە کە بەرپرسایەتی و یا ڕۆڵی گرنگی بووە لە سندیکای کرێکاران شرکەت واحدی تاران و حەومەدا دەیکوت کە هاتوون مەجموعی عمومی بگرن زۆرێک لە خەڵکی وەکیل زۆرێک لە خەڵکی دانشجو زۆرێک لە خەڵکی ڕۆژنامەنووس چوون هەر هەمویان ئێبرازی ئامادەگیان کردو لە چالاکانی ژن ئێبرازی ئامادەگیان کردو لەگەڵیان بۆ بەڕێوەبردننی مەجموعی عمومیەکەیان بۆ هاوکاریکردنیان بۆ وەکیلەکان بۆ بەدواداچینی کەیس و دۆسیە گیراوەکانیان لە نێو گرتوخانەکانی ئێراندا مەبەستمەوەی ئەوەژێکی لە ڕێگاچارەکانە کە زاڵی بەسەر و سەرکرددا کە لە سەرتاوە باسمان کرد لە کوردستاندا بە تایبەت جیا لەو پرسی خۆڕێک خستن جیا لە پرسی هەرچی زیاتر ڕەوشنگری جیا لەوەی کە پێویستە ئەحزابی چەپ پێویستە ئەو کەسانی کە دەغدغەی چەپیان هەیە حتا ئەو کەسانی دەغدغەی باقی خواستە دموکراتیکەکانیان هەیە نابێت و ناکرێت کە لە خواستی چینی کرێکار بێخەبەر بن یا بۆیان دەغدغە نەبێت یا بۆیان گرنگ نەبێت ئەوانە زۆر پێویستە کە ڕاهێنان بکەن ئاموزشیان ببێت ئەحزابی چەپ پێویستە کادری لە ئێستاوە کادری چەپی پێشکەوتووی یان ببێت بۆ داهاتوو لە ئێستاوە ئەرزم بە خدمەتت ڕەسانەیەکی تایبەت و ڕەسانەیەکی چالاک بێت لەو بوارەدا ئاموزش ببێت بەرخوردی مستەقیم و کار لە نێو کرێکاراندا ببێت ڕێکخستن ببێت و ئەمانە هیچ کامێکی بە ڕۆژی خۆی زەرەر ناکە کوردستانی بەبێ چەپ کوردستانی بەبێ چالاکانی کرێکاری من دیسانەکانی وەڵام بەو ڕخنێ بدەمەوە تۆ لە نێوەی سوعالی دووەمدا بوو ئەوە کوردستانێکی دڵپەزیر و بەهشتێکی خۆش نیە بۆ باقی بیرروکەکان کوردستانێکی کە تەنانەت لە داهاتووشدا ئەگەرچی هەر هەموو لایەک بازاڕی ئازادی قبوڵ کردووە کوردستانێکی کە پڕ بێت لە سوودجووی بازار کوردستانێکی کە هەموو بیرۆکەکانی بەلای ڕازدا پشێشرێت تربیەتی ئاموزشی ئەمە ناتوانێت داهاتوویەکی گەش و ڕۆشن بێت
بۆ کوردستان مەبەستم لە گشتیەتی و قسانە ئەوەیە کە بڵێم هەم ئەهەمیەتی چەپ وە کاری کرێکاری و خواستی هەژاران دەرک پێ بکرێت لاستی کوردستانیدا هەوڵ بدرێت بۆ تەشەکولی هەوڵ بدرێت بۆ ڕاهێنانی کادر و بۆ خەڵکی پسپۆڕ و شارەزا لەو بوارەدا هەوڵ بدرێت بۆ پەیوەندیگرتن لەگەڵ چینەکانی خوارە و خەڵکی کرێکار بەرخوردی مستەقیم لەگەڵیان کاری مستەقیم لە نێویاندا و لە پاڵ ئەوەشدا هەوڵ بدرێت لەگەڵ چالاکانی باقی خواستەکان و بزوتنەوەکان لە نەتەوایەتیەوە لە ژنانەوە لە دموکراتی و خواستە دموکراتیکەکانەوە لە خوێندکارانەوە لە مامۆستایانەوە کە بۆ خۆیان بەشێک لە کرێکاران هەوڵ بدرێت بۆی کە هاوەهەنگیەکی هەرچی زیاتر بێتە ئاراوە وەک شتێکی پشتگوێخرا و حسێبی بۆ نەکرێت لەژێر تەسیری ئەم ئایدۆلۆژی فکراندا کە گویا چون لە ئاستی جەهانیدا پرسی مەسەلەی کرێکاری زۆر پرسێکی زەق نییە گویا ئەهەمیەتی خۆی بە هیچ شێوەوە نییە کوردستان زۆر قۆناغماوە تێپەڕێکات تێپەڕی نەکرد و ئێران زۆر قۆناغماوە تێپەڕێکات تێپەڕی نەکرد و هەر هەمووی ئەمانە پێویستی بە خەڵکێکی دڵسۆزەیە کەم دەغدەغانیان هەبێت قسەیەکم لەمەوە سپاس دەکەم. سپاس هاوڕێ ئاواتر کادری کۆمەڵە و ئامادەکاری پێشووی بەرنامەی کرێکار و هەروە هاوکاری هەمیشەی بەرنامەی کرێکار سپاس بۆەوەی کە داوەتی ئێمەتان قبول کرد. بژی بۆ بەڕێز و سپاسیش بۆ بینەران کەتان کاتە لەگەڵمان بوون و بەختەوەرم کە بووم لەو بەرنامێتە. بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی بەم شێوە هاتینە کۆتایی ئەم دیدارەمان. بۆ هەرچی دەوڵەمەندترکردنی بەرنامەکەمان یا ئۆقسە و باسانەی کە لەم بەرنامەتێتە ئاراوە دەتوانن لە ڕێی ئەو ئادرسە ئینترنێتیانەوە کە لە خوارەوەی شاشەی تەلەڤیزیونەکە هاتووە پەیوەندیمان پێوە بگرن تا دیداری داهاتوو ماڵەوە.